21 ساڵە لەلایەن پەرلەمانی کوردستانەوە لە 22 نوێی ساڵی 1999 بڕیاری بە پارێزگابوونی هەڵەبجە دراوە. بەڵام پشتگوێخستنی پارێزگاکە و پەراوێزخستنی بەرپرسانی ئیداری پارێزگاکە هێنایە دەنگ و سێ یاداشتیانە ڕاستی حکوومەتی هێرێم و حکوومەتی عێراق و سەرجەم کوتلا کوردستانەکان لە پەرلەمانی عێراق کرد بۆ ئەوەی کار بکەن بۆ تاوکردنی ڕێکارە یاساییەکان و ناساندنی هەڵەبجە بە پارێزگا لەلایەن حکوومەتی عێراقەوە. ئێمە دانیشین لەگەڵ هەر حەو پەرلەمانتارەکەی هەر حەو فراکسیۆنە کوردستانیەکان بۆ ئەوەی کەیسی هەڵەبجە لە بە پارێزگابوون لە دانانی بەشی نووسینگەی بەشێک لە لقی مفۆزەتی برین ئینتیخابات لێرە وەدا نووسینگەی خوان بکەنەوە و کەیسی بە پارێزگابوونی هەڵەبجە چۆن خەمی پێشیریان بووە بەردەوام من و کاری جدی بۆ بکەن. یاداشتەکانمان تەسلیم کردن و ئەوانەی نوێنەری کەیسی کوردی لە بەغا و خۆشبەختانە لەسەر قەزەی کورد هاودەنگ و هاوڕەنگ هیوادانی هەرەمیان بەیەکەوە دەست لەدەست نایخوای لەبێن و ئەو کەیسێمان بۆ بگەین بە کەناری ئارامی. نوێنەرانی کورد لە پەرلەمانی عێراق بەڵێن دەدەن بە دواداچوونی پێویست بۆ خاڵەکانی ناو یاداشتەکە بکەن و هەوڵەکانیان چڕ بکەنەوە تا پەرلەمانی یاسایی بە پارێزگابوونی هەڵەبجە بخاتە بەرنامەی کارەوە. هاوکات وەک بازنەیەکی سربەخۆ لە هەڵبژاردنەکان مامەڵەی لەگەڵ بکرێت. دراسەیەکەین دوایەوەی دراسەیەکەین بزانین دەوایری معنی چیەکە بێ ئێمە پەیوەندی پێوە بکەین بۆی لەوایەشە گروپێک پێک بێنین بۆ ئەوەی ئەو گروپە بتوانێت بە دوواداچوون بۆم یادداشتە بکە و ئەوەی کەوا لەسەر ئێمە بێجێبەجێ بکەین. ئەو بابەتانی کە ماون سەبارەت بە چێ ئەو یاسایی کە مقتەرەحە بۆ بە ڕسمی ناساندنی پارێزگای هەڵەبجە لە ئاستی عێراق و ئەو پێداویستیانەی تری پارێزگای هەڵەبجە بەدڵنیاییەوە وەکو نوێنەرانی کورد لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق کاری لەسەرەکەین. یاداشتەکانی پارێزگای هەڵەبجە بۆ ئاوەڕدانەوەی زیاتر و بەدەمەواتنی پارێزگاکەیە لەلایەن هێرێم و بەغداوە. هەرچەندە لە حکوومەت هێرێم بە فەرمی پارێزگایە بەڵام وەک بەرپرسانی هەڵەبجە ئاماژەی بۆ دەکەن وەک قەزایەک مامەڵەی لەگەڵ دەکەن. بە پێی زانیاریەکانی پەیام پرۆژە یاسای بە پارێزگابوونی هەڵەبجە سەرۆکی پەرلەمانی عێراق واژۆی لەسەر کردووە و ئاڕاستەی لیژنەی یاسایی کراوە. دوای ئەوەی خرایە بەرنامەی کارەوە دوای دوو جار خوێندنەوە دەنگ لەسەر پرۆژە یاساکە دەدرێت. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.